بڕگە یەکەم لەگەڵ بەڕێز مامۆستا ئازاد جەلال توێژەری کۆمەڵایەتی کە زۆر بەگەرمی بە خێراتنی یەکەی خێرتان پیرۆز بێ خۆم وەریشکە لە هەموو لایەک خۆشەویستانە لە بینەرانی خۆشەویستی سوپاس باس لە دەرفەتی جەژن بۆ تونند و تۆڵکردنەوەی پەیوەندی کۆمەڵایەتیەکانەکەی و خۆی بابەتی جەژن زۆر ینی بابەتێکی ئەوەیە دەرفەتێکی کۆمەڵایەتی زۆر گەور بە تایبەتی لە کەلتور و ژینگەی ئێمەیە لە کۆمەڵگەی ئێمەیە ئەمە زۆر گرنگی هەیە ئەنی کە بۆنەیەک دێتە پێشەوە ئەو هەموو ئامادە سازیە هەر لە جلو بەرگ و لایەنی دەرونی و خواردن و ڕێخستنی ماڵ و ئیتر خۆت ئامادەیەکەی بۆ چەندین میوان بۆ چەندین بەرێکەوتن بۆ چەندین دیدار و ملاقات ڕاستی مامۆستا چەند گرنگە ینی ئێمە ئەمە بکەینە دەرفەتێکی باش بۆ بەهێزکردنی پەیوەندی کۆمەڵایەتیەکان بە تایبەتی لەم سەردەمەیە چەندین فاکتەر هەیە بۆ لێکترازان سوپاسە وەڵی من قەنەعەتم وایە ئەم بابەتی جەژنە یعنی سەنگی مرۆڤەکە دەرەخات لە یعنی تاقیکردنەوەیکی خۆیەتی بۆ ئەوەی کە ئایا چەند سەنگی هەیە لە ناو کۆمەڵگایەوە چەند گرنگی پێدەن و چەند خۆی کاریگەری هەیە لە ناو فاکتەرە کۆمەڵایەتەکانە جاری واژەیە خۆی یعنی هۆکارە یعنی بۆ نمونە ئێمە زۆر جار ینی ئەم قسە ئەبیستین هەموو جارێک پێمانڵێن کاکە جەژنی ئێستا وەک جاران نەماوە ئەم قسەیە زۆر جار ئەمە خۆ دەرباسکردنە یعنی خۆپەڕینەوەیە لەوەی یاخو بە شێوەیەک لە شێوەکان وەلانانی ئەو بەها کۆمەڵایەتیان کاکە لە هەموو دنیاە ئەو بۆنە کۆمەڵایەتیانی کە هەیە هەر بۆنەیەک هەیە لەژێر هەر پاسارۆکە هەبێت یەکەم کاریگەری هەیە لەسەر بنیادنانی دروستبوونی خۆشەویستی ئەن لێرە من تەسەورکەن ئەو خۆشەویستی کە لە یەکەم ڕۆژە هەر لە ناختا هەیە ینی هەخۆ جاری واژەیە لا ئیرادیە یعنی شتێکە هەندێک کەس هەیە بەس بۆ نمونە بابەتێک هەیە گری هەیە لەگەڵ دەربڕینی خۆشی خەڵکە من هەست بەواکەم یعنی ئەگەر زۆر کەس دڵی خۆش بێت ئەو دڵی ناخۆشە ئەمە بابەتەکە پەیوەندی بەوە نییە کە جەژن کاڵ بۆ تۆ بەڵکو بابەتەکە پەیوەندی بەوەیە کە گرێکی دەرونی لەوە هەیە کە ئەوێت ئەو دڵخۆش نەبێ ینی خەڵک دڵخۆش بێت ئەو دڵی ناخۆشە زۆر باشە ئەگەر بڵێ پرسیان لەسەرەوە نەکەین بۆچی مەسەن ڕۆژەکان گۆڕاون یان بۆنەکە گۆڕاوە باباس لە گۆڕانکاری نێو قەنەعەت و بیر و بۆچوونی تاکەکان بکەین جوانە ئەوان بۆچی بیر و بۆچوونیان دەربارەی بۆن و جەژنەکان گۆڕاوە ئەزانی ئێمە ئەمانەوێت هەموو ئەم جەژنە وەکو جەژنەکانی پێشوو بێت من گۆڕانکاریەکە خۆی هەیە کارلێکی کۆمەڵایەتی هەیە یعنی ممکن نییە بەریەکەوتنی کۆمەڵایەتی کە هەیە ینی ئەم گۆڕانە کۆمەڵایەتیانە تۆ نابێت جەژنی ئێستا وەک 30 ساڵ پێش ئێستا بێت بەجددی یعنی ئەمە غەڵەتە بەڵام فۆرمێکی تری کۆمەڵایەتی هەیە کە ئەو جەژنە بریتێ لە بەهایەکی ڕۆحیە یعنی ئەم بەها کۆمەڵایەتیە تۆ دروستیەکەی بۆ خۆت ینی من پێش جەژن ینی لەگەڵ یەکێک لەو بەڕێزانە مەسەن بۆ نمونەوتی وڵات جەژن نەموت کاکە هەر بۆ خودی خۆت بۆ خودی خێزانەکەی خۆت چوارچێوەی خێزانەکەی خۆت بۆ خۆشکردنی دڵی مناڵ بۆ خۆشکردنی دڵی ژنەکە ڕۆدوەکو دوێنێ نەبێ ئەم ڕۆدوەکو دوێنێ نەبێت چووگا بە حەقیقەت ئەمە بریتێ لە بارگاوی بوونەوە ینی یەکێک لە هۆکارەکانی بارگاوی بوونەوەی خۆش ئەم بۆنە کۆمەڵایەتیانەیە کابرا لە وڵاتانە بۆنە نییە بۆنەیەک دروستەکە ڕەنگە هەرجێگەی ینی بەچ ئەم خۆی بابەتەکە بابەتێکی ڕۆحیە هەم لە ڕووی ڕۆحی و هەم لە ڕووی پەیوەندی کۆمەڵایەتیەوە ینی خۆشەویستێک دروستەکە لە ئەنجامە بەڵام شتێکی ژەیە ئەزیزان ینی ئەمە لەبیرمان نەچێت بابەتێکە پەیوەندی بە ئەم تازە خێزانانەوە هەیە کە زۆر جار بڵین بۆ من هەموو جارێک گەڵێم کاکە کە ئەوە چین بۆ جەژنانە گەڕین کاکە قاتی سەرۆژ هەمان مەکەن ماڵێکی بەجددی کاکە وەڵڵا ئەو زۆر میمە سەیرەکەی لە شتێکە لە دەرگایەت بۆ سوار بە سوعبەتەوەتم 5,000 ئەوەی خۆڵەکە بەڵام بۆ خێرەکە ئیحمالیەکەی کاکە بۆ خێرەکەش مالی مەگە بە قوربانێ بە خێرەکەش مەسەلەن بۆ جەژنەکە گرنگی پێ بە ینی هەستکە ها کاچیتە ماڵەوە خۆ باوکو و دایکی لێوێ جاری وهەیەیان ئەوی لێوێنیە لەسەرەوە بڵێ لەسەرەوەیە کاک فڵان کەس لەسەرەوەگە لەسەرەوە بوو لە دەرگا بە مەسەن زۆری پێخۆشە تازە ماڵە نوقڵی کڕیوە تێکی کەسەیرەکان نوقڵەکەی خاڵی نەبووتەوە ئەی من دوێنێ لە ماڵێک بمەی وڵی کاکە گیان نوقڵەکەم ئەم جەژنە زۆری ماوەتەوە وتم هەروایە جەژنی قوربان منیش هەروە بووم ڕەمەزان لەبەرەوەی 72 ڕۆژی بێ مەسەلەن ئەوان هەمومان من لە مەراسیمی جەژنە بەشدار بووین و هەموو کەسێک بڵین لەو تاعەت و عیبادەتە بەشدار بووە لە جەژنی ڕەمەزان بەس لە قوربانە هەمومان تیا بەشدارین لەبەرەوە لە جەژنی ڕەمەزانە زۆرتر خەڵگانی قەرەباڵغی زۆرترە ئەمە هۆکارەکانە ئوستازی خۆشەویست مامۆستا ئازاد هەر قسێکی خۆت یەکەمەوە بە پرسیار باسی ئەو دڵشکانانەی نێوان دوو مرۆڤ ناکەم هێڵیان
هێڵی سووریان تێپەڕ کردووە و حرمەت و شعوری کەسەکان بریندار بووە وردە دەمبۆڵەیەکە وردە غەیبەتێکە 5,000 بۆ 10,000 خواردنێکە چوزانم دووجار وعددان و هیمالکردنێکە وەرحاڵ جۆرێک لە مەجای ئەوانەیە بۆچی گرتنیەک ئازاد نەکەین ئەخۆی جوانە ئەمە لۆ سەرچاوی هاتووە خۆی بابەتێکی پەروەردەییە زۆر جار چەند بۆ نمونە کاکە خەڵکێک هەیە بەس پیشەی وەڵا زۆر جار من قەناعەتم وایە بەهەرحاڵ غەیبەتەکە ئەگەر خۆی بۆ نمونە من تۆ لێرەنی من باس دەکەم باشە ئەگەر تیا تا بێت وانە ئەمە پێو ناخۆت بەڵام جاریوات تیاد نییە بوختانی بۆ دروستەکە یعنی من خۆی ڕاستیەکەی ئەوە لە دوایەوە باسی بابەتێکی یۆشم کرد تو بوختانی بۆ دروست مەکە وها ئەمە زۆر مهمە چکە بۆ ئەو ئینسانەت تۆ ئەشکێنی لە ناو زاکیری تو ئەیکیتە دەرەوە ئیدەی پێ ئەبیت ئەجینا خۆ من قەناعەتم وایە هەموو بەریەکەوتنی کۆمەڵایەتی کاکبازیانی هەموو بەریەکەوتنیش کۆمەڵایەتی شەڕیتایە دەنگەدەنگیتایە بەری ئەمە ممکن نییە لە کۆمەڵناسیە هەیە دوو کەس پێکەوە هەموو بەریەکەوتنێک حوت کارلێکی کۆمەڵایەتی ئەبێ ڕوو بدات یعنی ئەگەر ڕوونەدات کەواتە ئەو کارلێکی کۆمەڵایەتی نییە مەسەلەن ئەوە ئێمە لە کاتی خۆی لە کۆمەڵاسی خێزانامان خوێن ململانەیە مەسەل بۆ منافەسەیە تەک ئیندیماجە تەکەیف ئەمانە بە عەربی بەڵام ئەگەر خۆی ئەمانار هەیە لە ئەنجامی ئەمە جاریوات دڵ ئازاردان هەیە هەندێشتی بەسیط هەیە سوء التەفاهم هەیە مثلا بۆ منە ئازاردانی دڵی یەکتری هەیە ئەجینا بەڵام لە هەمان کاتە تۆ لەو حاڵەتەڵی کاکە گەردن مازاکە خۆشەویستیەک بەڵام هەندێک چەم گوزارەوەیە تۆ توانی بەکاری بێنی ئەزانی زۆر جار خۆشەویستی بریتی نییە لەوەی کە تۆ بەرامبەرەکە و ببینیت خۆشەویستی بریتی نیە لەوەی تۆ بەرامبەرەکەت لێک نزیکبی خۆشەویستی بریتە لەوەی لی تێ بگەیت باشە تۆ لی تێناگەی جاری وایە و لە من تێناگات و بوختانی بۆ دروستەکە لەناو مؤسسەکەیە جاری وایە یعنی کێشەکە لێرەیە من قەناعەتم وایە ئەمە بێتە کولتور ئەگەر هەموو جارە لە گردن مازاگات تۆ بڵی گردن ئازابێ وڵات جژنەکەیکە دوو تۆمەتیکەشە وڵا بەستێت مەبەستمەوەیە ئەبێت دوو کەلیگەی لێیت یعنی ئەم بابەتی گردن ئازادیەکە زۆر خۆشە من دایمەن ئەمە لە کوردەواری خۆمانە کە لە دەرگایت ڕووسور بی بێمزەڕەت بی بە کەیفی ئەمە خۆشە لە کوردەواریە بە قورئان یعنی بەجددیمە بەڵام لە هەمان کاتە ئەو بابەتی گردن ئازادیە کاکە بە هەر حاڵ مەسەلەن بۆ نمونە ئەم بابەتە یعنی بە حقیقەت ئێستا من زۆر جار ئەڵین کاکە تۆ بۆ ئەڵیت وڵات جنێو باشترە لە کۆمەڵناسی ینی ئینسانی سادە پێڵن لە کۆمەڵناسیە مەسەلەن جنێوەکە هەڵچوونە مەبەست مۆنی خوانەخواستە دەستکەین بە جنێوان وەکتری ینی لە تووڕە بوون ئینسانی تووڕە زۆر ینی باشە دڵی سافە دڵی کراوەیە ئەتوانی لەگەڵدا بگونجیت بەڵام تووڕەبوونەکە ڕقی لەگەڵانە بێ بەڵام غەیبەتەکە ڕقی لەگەڵایە ئیدەی لەگەڵایە تۆ منسەبێک وەرگرتووە ماستەرێک وەرگرتووە من بۆ نمونە دکتۆریاک دوور پلەیەکە بەرز بووەوە حاصل لە ژیانی کۆمەڵایەتیە کوڕەکە هەنگاوێکی ناوە دەرفەتێکە بۆ یەکسەر لێدەیە یەکسەر لێدەیە ئەم لێدانانە ئەمە لە کۆمەڵگەی کوردێسە حاڵێنە بری لە زۆر کەسە بۆتە کولتور هەنی مەبەستمەوەیە ئاجینا سەر قسەکەی ماوەسا ئازاد لێرە ئینشاڵڵا خەڵکی وشیار بشێون لێمان تێگا مەبەستمان ڕێکلامکردنیە بۆ جنێودان بەڵام لای ئەمە مەسەن خوافیکە خاڵ و حەمەعەلیم هەبوو یعنی کورە لە گەورەوە بۆ بچوو قسەی پێوت ینی هەمووی کەس نەک هەر لی نابوو کورە سەر خواخوای بوو بێ بیبینە مەرحەبای کە جنێوێکی پاتێ بەجددی بەڵام نە غەیبەتی کەس بوونە ئەو هەستەکەم ئەمامە ئەوە زیاتر ئەو خاڵەکەن وەکو ئیدیۆمێکیان لێ هاتبوو نەک ئەو جوانە جاری وایە چێژی لێ وەرەگریت ینی زۆرێک لە چێژ بەڵام لە کوردەواری ئەڵێ لە ئینسانی مانگ بتر سازانی مانگە مەسەلەن بۆ مناسب بەڵام لە ژێرەوە شتێکی لەژێر سەرایە ئەوەی لە ناخیەتی دەرینە ئەوەی لە ناخێت ئەو کێشەیە لەگەڵ حتا لە ژیانی خێزانیشە لە ژیانی خێزانی زۆرترین کێشەی خێزانی بابەتەکەمان نەپەڕێتەنە ئەو بوارەوە ئەنی ئەو ئەوانەی کە زۆر تووڕابن زۆر باشن وەرحاصل ینی بۆچی تۆ لێوات تۆ گردن نازایی وەڵا شتێکی دروستە مەسەلەن بۆ منە ڕۆژێ لە ڕۆژان حەقێکە مافێکە شتێکی بەسیتە کورە هەزاریش مەجالی تێ مەجالی دیاوە گردن نازایی وانی ئەورا سوء تەفاهومێکە شتێکە بەڵام ئاخر ئەوە ینی شکانی ئینسان شکە بۆ تۆ گرنگی بە مرۆڤەکە نادیت ئەو مامەڵەیان لەگەڵا بکرێ ئەو کەسانی کە نایانوێت تێکەڵ بەم دەرفەتانە ببن تێکەڵ بە بۆنە و جژنەکان ببن وڵاوە ڕفرش فۆرمات بکرێنەوە ئەوە بۆ ژن زۆر خەتەرە من هەموو زارێک وڵێ خۆ پراوێزی تەواو بخێنبازی یەکشت هەیە یەکشت ئێمە زۆر بیرکردنەوەمان هەڵەیە یعنی بیرکردنەوەی هەندێکمان بڵین بۆ نمونە لەم هەڵە بۆ نمونە من هەر ئەوەی جژنی پێشش چوونم ئەچیتە گەڕێکەکەەوە ئەم گەڕەکە تازەیە یعنی حقیقەتەن جاری هەیە تۆ نابیتە سووری بە لەشکر بۆ نمونە هەڵبتێتە سەر ماڵەکان من لە کۆڵانی خۆمان کاکە لە سعات هەشتا 20 ماڵمان نەگرت لەم کۆڵانەجان بەس ئێستا چوومەتە گەڕێکێکی تر ئێستا دەش هەموو دەرگاکان داخراوە خۆ تۆ معقول نییە تەلەفۆن بۆ دراوسێکاکە مەڵم کاکەجان معقول نییە تۆ لە جژنایە و یعنی تۆ لە کۆڵانێکایت و ئەڕۆیت و یەیتەوە ڕۆژانە خەڵگە بینیت معقول نییە نەیبینیت
باشە وتی وڵی خۆ با تۆزی کەش بۆستین کورتم کاکە تۆزی یەک گەرمەکە دەرێک گێراوێڵێن باڵێن لە دەروی ژاراتمە ناو شار و گەڕێکێک وواوە تێ ئەو لە پەیوەندی کۆمەڵاتەکان ڕاهاتوە لە شوێک هەرکەس نەهات بۆ ماڵماتم بڕیارمدا بچم بۆ ماڵی دراوسێکە تەقمدا لە دەرگا بە برادێک بە بیجامە و چاکەت و بیجامەیەکەوە هاتووتی فەرمووتمەڵا چوزانم هات بەمادوەیە کات و مەڵا هاتووم بۆ میوانی و سەردان و تێوەڵایی جارە جەوەکەی سازنیە بەڕوودۆخەکە گونجاونی ئەمەگەر بۆ ڕۆژێکی تریان گرێ یعنی ئاوا جار ئحراجەبی بەرکەوتت لەگەڵ ئەو جۆرە تەبیعەت و بارودۆخانە بەتەکید وایە تووشی ئەوەژە بێ چکە ئینسانی کۆمەڵاتی دایمەن یعنی سەلامی زۆرە سووتێت جاری وایە من کاتی خۆی باوە گەورەم و باوە گەورەم و سەلامە بووە ئەگەر دایان نەسووتێت یعنی دایمەنەوەنە سەلامەکانی نەسووتێت بەڵام دڵیان زۆر کراوەیە ئازانی ڕویان زۆر خۆشە ئیدیۆمێکیان پێیە مەسەلەن خۆیانە پڕێنەوە ئەوە تعاملکردن لەگەڵ ئەم واقعە جاری وهەیە پەیوەندی بە خودی خۆمان یعنی ئێمە چینە گۆڕانکاریەکەین بۆ شوێنێکی تر ئێمە ئەبینە سەر قافڵە یعنی ئێمە ئەبینە سەر ئەوەی بۆ نمونە ئاهاڵی سەرێکی گەورە مەسەلەن بۆ نمونە بابەتەکەی پێش و تاوەکەم دراوسەکەمان دیسان پێم وتم کاکە وەڵا لەگەڵ ماهات مەسەن بۆ نمونە 20 ماڵی دەوروبەرمان کرد هەیەکەی دانیوش پێی خۆشە جاری واشەیە کاکە عبازیانی مەسەلەن ئوستادی خۆشی بابەتەکە بریتە لە شەرم بریتە لە شەرم ئێمە تەسەوور کە ئێستاش بابەتە شەرمەی کە لەناو ئێمە هەیە ئێمە ناتوانین وەکو پیاوێکی ڕیسپی گەورە مەسەلەن کە کۆمەڵێت دەستەواژەی جوانی کوردەواری پێ پێشیان کەوین کاکە خۆوانە ما من حتا ئێستا بەم تەمەنەی خۆمەوە کە زۆر جار لە بابەتی لەو بابەتانەیە قساکەم کە لە مزگەوتێکە بڵین حاڵەتێکی بۆنێکی کۆمەڵایەتی ئەبێت یان پرسێکە بێت تا نەفرێک نەچێنە دوای ناکەوم خۆم دوایەکەم منزانم کاکەخوا بەجددیمانی ئەو بابەتە شەرمە لەناو منا هەیە یعنی ڕیفرەشی ئەمە مەسەلەن بۆ من تێگەیاندنی ئەوە کە ئەم پەیوەندی کۆمەڵایەتیانە لەبەر خاتری خێزانەکە باشە لەبەر خاتری مناڵ لەبەر خاتری مناڵ مەسەر بۆ نمونە تۆ مناڵەکەت ئەو ڕۆژە هەڵەسێ لە خەو چەند خۆشە ئێمە شەو جاران ئەڵەن خەومان لێ ناکە و لە پێناوی ئەوەی ئەو چێژە ڕۆحیە بەیانی جلوبەرگە تازەکەی لەبەرکا و خۆی چێژ لەوەیە خۆ تۆ ئەگەر چەند پارەژە بێ خۆ تۆ پارەکەی سەری پشتەوە نابژێری مەسەلەن بۆ نمە ڤێلاکەت هەبێتن خەڵک هەیە بەداخەوە ینی بەم پاساوە بە حەد ئاڕاستێکی شەیە بۆ لێدانی ئەم بەها کۆمەڵاتی و ئاینانە ینی ئەمە کێشەمان جاری وای لەگەڵ خودی ئاڕاستەکە هەیە ینی ئێوێ ئاڕاستەکە کاڵگاتەوە ئەمە بابەتێکە کۆنە مەسەلەن بۆ من کێشەیەکیشمان لەگەڵ سەری زۆر گرنگ هەیە ینی ئێوە هەست ناکەی لە قۆناغی کاین هاوە کۆڵێ قۆناغی ئینتیقالی قۆناغی گۆڕانکاری پەیوەندی کۆمەڵایەتیەکان بدانە مامەڵە ئێستا با بڵێن ململانەیەکی تند هەیە قۆناغەکە ئاوایە با بڵێن لە نێوان مانەوەی کەلتوری ڕابردوو و هاتنی کەلتورێکی تازە بۆ ناو مامەڵەی تاکەکان پێت باشە کامیان ئەوە ببێیانی یان جۆرێک لە هاوسەنگی دروستکەین من ئەمەوێت هەڕێک هاوسەنگی دروستکەین ئەژینا خۆی هەموو داهێنانێکی تازە هەل لە سەرەتاوە کە هاتووە ینی خەڵق قبوڵی نەکردو یەکەم جار تەسەوورکەن وی علیوەردی باسیەکە کە یەکەم جار تیارە هاتووە پێ و تۆ یعنی مەسەن بۆ منە تیارە دروستیانە کاکات ئێوە تەقبولەکەن ئاسنێک بە ئاسمانە بەفرێ خەڵکەکە وتوانە ناوەڵە کە قۆنەرە لە ساڵی 1950 یەمەنی لە پێیگرو مەسەن خراپترین جنێ و من باپیرمە ژێڕایەوە لە خراپترین جنێ و لە کۆمەڵگەی کوردی کە ئەوە دروستە بۆ پیان و تەلەبە کە خەڵک چۆتە تەلەبە مەسەن بۆ منە بۆ بە تەلەبە ئەوە خراپترین جنێ بووە وەکو قسەیەک یعنی ئەمە وەکو قسەیەک ینی ئەم شتانەی کێتە پێشەوە تەقبولکردنی لەلایەن کۆمەڵێک مەسەن بۆ من پێم وایە هاوسەنگێک لە نێوان پێشکەوتوەکەەوە تەکنەلۆژیا پێشکەوتەکەەوە لەگەڵ ئەوەی پێشوو ڕاگرین چکاگەرە هاوسەنگی ڕانەگریت کێشەیەکی گەورەمان بۆ دروستە بێت لە کۆمەڵگە ئێستا تۆ سیرکە هەتا لە خێزانە ئەو خێزانانی کە زۆر بڵین خۆیان بە هاوسەرخ و مەدەنی و مۆدێرن ینی دایمەن دڵیان بۆ ئەم بەها کۆمەڵاتێنێ من زۆر جار کردومە بە لەگەڵ خێزانەکانیشە یعنی قەناعەتم وایە ئەو فۆرمە کۆمەڵایەتیە جوانەی کە هەیە ئەو بەها کۆمەڵایەتیانەی کە لەناو قیەمی کۆمەڵایەتی کوردیا هەیە ڕێز خۆشەویستی بەریەکەوتن ئەمانە وادلیەکە کە نەخۆشی دەرونی کەم کاتەوە لە ئینسانە یعنی خۆی جەژن فاکتەری بەهێزە بۆ کەمبوونەوە و نەهێشتنی ئەو نەخۆشی دەرونیانی کە لەناو کۆمەڵگە چکە هەموو بەریەکەوتنێک تۆ جاریوە لە ئینسانەکە تێگەی کە لی تێگەیشتیت یعنی بە حەقیقەت جۆرێک لە خەمۆکیت هەیە ئەبێت تۆ بچیتە بینینی سەوز جۆرێک لەوە هەیە بەریەکەوتنی کۆمەڵاتی جاری وهەیە قسەیەک مەسەلەن بۆ نمونە تەئسیر لەست تۆ دروستەکات قسەیەک لە ئەنجامی بەریەکەوتنی کۆمەڵ چکە تۆ ئەزمونت نییە یعنی من ئەدوێنێ پۆستم کرد مەسەلەن بۆ نمونە لە گوگڵ هەموو شتێکی تیان نییە مثلا چاکترین ئەزمونی ئەو بەسەڵات چوانەیە بە قورعان خیبری ئەو بەسەڵات چوانە لەگەڵ نادانیشە
بۆ نمونە ئەمەیەکە تۆ بینوسەرەوە جەژنەکانی پێشوو چۆن بووە فۆرمێکی کۆمەڵایەتی دروستکە لە نێوان ئەوەی کە پێشوو هەبووە لەگەڵەوەی کە ئێستا ئێمامانەوێت خۆ ناکرێت ئێستا تۆ گەنجێک مەسەلەن تازە پێگەیشتۆ بە هەمان فۆرم تەعاملی لەگەڵا بکەیت ئەبوو شێوە ئێمە ئەتوانین یعنی ئەو هاوسەنگی ڕاگرین و ئەو جەژنەش مەسە بۆ نەخۆش بکەین تەنیا لە پێناوی خێزانەکەی خۆمانە بەڵام کێشەی ئێمە ئەوەیە جاری وهەیە بەداخەوە ئێمەی پیاوان مەسەلەن بۆ نمونە لە بابەتەکە تێناگەین ئێستا نازانم وابزان مێشک لە بڕگەکانتان جۆمتەوی بوو بابەتی سەیرانە باوەڕکەن زۆرینەی ئافرەت کچان کە شووەکەن لەبەر بابەتی سەیران شووەکەن جاری وهەیە کورێکەکە ئاوە لە دەستی زیاد لە سیارەکە بەخورعان کەسی پیا و بەعکسەوە یەکەمی بڕیارە بابڕێن بۆ سەیران کەسی یەکەم شوێنی شەڕکردن لە بابەتی سەیرانە لە بینی ژن و مەردا دروستە بێت سوبحان الله ئەبێتە کێژەیەکی گەورە لە نێوان ژن و مەردا جاری وایە قەتعیەکەن یعنی وای لێت ئەبێت لەواشە مەسەن بۆ نمونە ینی ئەمە خۆی ئێمە تێگەیشتن لە ژیانی کۆمەڵایەتی کاکە کە تەحملی ژیانی کۆمەڵایەتی ناکەی بۆ ژنێریت کە تەحملی بەریەکەوتنی کۆمەڵایەتی ناکەی بەجددی ینی چێژی ڕۆحی لە ئەنجامی بەریەکەوتنەکەیە ینی ئەمە چێشەکە کاکە پێشتر گەور و بچووکی هەبوو لە هەموو ماڵێک پیاوێکی بە ئەزمون هەبوو پشتت پێ بەس ڕاوێژت پێ کرد ێسەش ینی ئەمە لەلایەک باشە ماوەسا بەس لەلایەک خەڵک پیر نابێ سە بۆ نمونە من لە سەردەمی مناڵی خۆمە هەر بەڕاستی لە سەردەمی مناڵی خۆمە لە 15 ساڵی خۆمە پیاوێکی 35 ساڵ تر سڵحی ینی پیاهاش هەموو شتێک کامل ئێستا خۆم گەشتمەتە ئەو تەمەنە هەر ئەوەی 15 ساڵەکەم ینی نازانم مۆزۆشتەڵی ئەزمونونەکانمان نەماوە ئەمە گرفتە ئەنا میلەتێکی زۆر هۆشیاری هەر لەسەر و گۆڕانکاریانە لە ئێران کە لە سەردەمی حکومەتی پێشووی ئێرانی سوارەبانەکانیان لا بکردیان بە ئۆتۆبوس و پاس خەڵک سوار نەبووی و دەمەیشی جنە نەک هەر سواری ناوێ خۆی بێ خۆشی لێ خوڕە یانی ئەمە هەنێش زووتر وەرەگرین بەس کێشەمان لەوە هەیە نەزم ئەم ئیدارەدانەی پەروەردەیەکەمان یعنی زۆر جار کەس سەرمان لێ دەرناکات لە هەنێش زۆر باش وەریەگرین ماوە سابار تەنانەت ئەوە باش وەریگرین خراپیەکەین لێنە شت هەیە وەری ناگرین بەگشتی ماوەسا ئازاد چەند کاتژمێرێک جەژن ماوە ڕاست ئەم دەرفەتەی کە لە بەردەستمانەیە ڕەنگە کەسێک دڵی منی ئێشان بێ پێش جەژن و دوای جەژن ئامادە نەم مەرحەبایەتی کەم بەڵام لە جەژن ئاڵێم دەرفەتە فرسەتە هەم گەورەیە بۆ خۆم هەم قەچێکە خۆ پیاوەتی بەکردارە بەوە نیە من بڵێم لەو پیاوترمە بێت دەست پێش خەریەکم هەبێ چی بەو کەسانە لەی هێشتا لەم جەژنەیە ئەم نیو کاتژمێرەیان لە دەرفەت ماوە سێ ڕۆژیان لە دەست چووە والله بابەتەکە وەکوتم بابەتی پەروەردەیی یعنی جۆرێک لە کاکە هەر تۆ من یەک ئەڵێم کاکە بە پیاوێک ئەڵێم یەک دەستەواژە لە هەمبەر ژنا بەکار بێنە یعنی تەنیا دەربڕین زمانی خۆشەویستی نایلێت مثلا بابەتەکە پەیوەندی باش زۆری پەروەردەکەەوە هەیە زۆرێک لەو ڕقە کۆمەڵای ئەو حاڵەتە ئەم جیلە نوێ دەمای وەڵام و نەرمەیە کەمێکمان هەیە نەوەڵا ئەم جیلەش بەداخەوە ئەم جیلە جاری وای هەر بە حەقیقەت یعنی ژیانی ئەمان سارد و سڕترە ینی سارد و سڕترە ئێمە کۆنەکانمان باشترین لە ژیانی کۆمەڵاتی ئەوەی کە ئێستا ماوە یعنی پێڵین پەیمانی کۆمەڵایەتی ئەگەر ئێمە ئەوە بۆ ئەوەی بتوانین خۆ زۆر کەسی شەیە ئەگەر مەوڵای دڵی یەکێک ئازار بە هەر بەیانی تابانی خەوی لێ ناکەوێت لەسەر جێگەکەی بینی لێکاتەوە ینی خواخۆیەتی ڕۆژ بێتەوە بڕوات سەردانی کات ئەمە جۆری پەروەردەکە جۆری خێزانی ئێستا بەداخەوە ئەو ڕێنمانی کە لەناو خێزانە هەیە کاڵ بۆتەوە ئەوەی تۆ قەناعەت مامەڵە لەگەڵ ئەو بابەتانەیە بکەی نەکوکو مۆدێل وەکو قەناعەت ئێستا مەسەرەن هەندێک ممارستە هەیە ئەکرێت لەم سەردەمەیە وەکو مۆدل مامەڵی لەگەڵا جوانە وڵی خۆشەویستە و دەسی مەسەلەن هاوڕێکە یەگریا و ئەتوانی ڕوتوشکەی ئەتوانی بڵین بۆ نمونە واڕنیشکەیت واڕنیشکەی بەڵام لە هەمان کاتە لە ناو ناخانیە ئەوی بابەتەکەی ئەوی کەمەڵێن گردنەکە ئەوەی بابەتەکە لە ناو ناخیان نایەتە دەرەوە بەڵکو تەنیا بەدەمە ئەجێناگەر بۆی ڕێکەوێتەوە لێدەیاتەوە کێشەکە ئەوەیە ینی منەوێ ئەوەی کە بۆ نمونە ئێمە ئەبێت لە مناڵ ڕابێنین لەسەرەوەی کە فێری هەموو چەمکە خۆشەویستەکانی بکەین کە چۆن لە بەرامبەر ببوورێ وە کە چی بکات وە کە بە چ شێوازێک وە ئەو بەها کۆمەڵاتیان کۆنانی نەنک و باپیری خۆمان کە هەبووە بهێڵینەوە ئەوە پێم وایە ئەبێتە هۆی ئەوەی کە زیاتر فاکتەری خۆشەویستەکە بڵاوکاتەوە هەستێکی ماوەسایانی ئەو پەیوەندی کۆمەڵایەتی و ئەسلوبە تێکەڵبوونەی کە هەبووە و ئێمەمانوێ پارێزگاری لێ بکەین سود و قازانجی دیکەشی هەیە مەسەلەن ئاشنایەتی زۆر گرنگە ینی سەردەمان بابڕێن لە کۆمەلگەیەکی بچووکی لادەکانیان شاردەیەکانیان گەورەتر زۆر کە زۆر کەسیە ناسی ئێستا مەسەلەن ئەگەی بە مناڵی خزمەکەشت تەمەەن 2 ساڵ ناناسی 15 ساڵ ناناسیڵی ئەمە کامەیانە ئەمە ناوی چیەوە ئەس ناکەی ئەوە مەسەلەن لێکەوتەی ئەوەیە کە ئەم پەیوەندی کۆمەڵایەتیانە بەربەرە
بەرەو ساردبوونەوە ئەڕاوە دوایی گرفتی گەورەشمان بۆ دروستەکە تۆ کوڕی باوڵین دەوروبەرەکەت نەناسی کشی دەوروبەرەکەت نەناسی ئەی چۆن دوایی دوجار مەسەرەن پەیوەندە کۆمەڵاتەکەی تۆزیفە بێ بۆ هاوسەرگیری و جوانە بۆ چوزانم هاوڕێتی کاکە بەس خۆی لێبایە ڕۆڵی سەرگەورە وونە یعنی ها لە ناو خێزانەکەیە بڵین کۆیان ناکاتەوە بەسە کاکە جان کێشەی ئێستامان ئەوەیە کە لە ماڵی باوکە کۆ نابنەوە ئەزین لە ماڵی من یەک لە قوسێکە بیرت نەچێتەوە قسەکە لە ماوەیە باوڵی نزیکێکمان کچەکەی هاوسەرگیری کرد دوایەوە مەسەلەن ئەوە پێک گەیشتین قسەمان نەکرد لێ فڵانە کەس خزممان تەلەفۆنێکی بۆ کردووە حەڵام پرسیینەوە و بابەتانە ئەڵێ وتی دەی وەڵاهی نەمزانیوە کچیشت لەم ماوەیە ئەوەندە گەورە بووە مەسەلەن چی کردوایی بۆ نەتوت مەسا من بیخوازم بۆ کوڕەکە باشە تۆ ئەگە قەرارە بۆ من خزمبی دۆستبی چۆن نازانی مەسەلەن کوڕی گەورەمە یان کچی گەورە جوانە هەسناکە یعنی ئەمە خۆی کێشەکە ئەوەیە ئێمە لە ماڵی جاران باوک و دایک کۆبینەوە خوشک و برا بەس ئێستا لە ماڵی خەسوو کۆبیتەوە ها خەسوو لێوات تۆ دوو ئاوازاوات ئیلا دانێکیانێکای بە شەڕ ممکن نییە دانێکێتر دشە هێوەرە خەسوو لەوێ شەڕێک ڕۆیە بەس کاتی خۆشی کە ئێمە بڵین باوک و دایک کەسەکەی کۆ کردەوە هەر منطقه هەبوو ینی بە حقیقەت دێسە لای ئێمە کەیتر بڵین بۆ نمونە کەس شوێ کرد یعنی زۆر بە دەگمەنە هاتەوە بۆ ماڵی باوک بەس ئێستا کێشەکە بێ هەموو جومعەیەک ناویژە خوێندرێتەوە گەل لەوێ نەبی کێشەیە کێشە بۆ دروستە بێت ینی گۆڕانکاریەکە لەمەشا دیسان سەری هەڵاوە کاکە ناچی دەبێ بە شەڕ تێکیت ئەچی دیسان نابی بە شەڕ مەسەلەن بۆ نمونە پەیوەندی کۆمەڵاتێکە یعنی زاری وایە دوعاگەی خوایەکە ئەگەر هیچ نەبێ ژمارەی ئەوەی کەمتر بێ مەسەلەن بۆ نمونە ئەمە لێرە ئەم پەیوەندی کۆمەڵایەتیانە بەشێکی شیشتی نەفسیە یعنی بە حقیقەت بەشێکی پەیوەندی بە ئەوەیە کە تۆ لەناو کۆمەڵگەیە تعلیق لێن توانجی لێن مەسەلەن بۆ نمونە هەندێک حاڵەت هەیە ڕوبەڕوو دەبێتەوە ئەمە ئەگەرەژینا کەسێکی سەرگەورە ئەم خێزانە کۆکاتەوە و چەند خۆشەکە مەسەلەن جەژنانیان تێکاگە ها خۆشترین تام و چێژی ئەوە کە تۆ کۆیانەکەیتەوە مەسەلەن جەژنانەی تێ ئەم خێزانە وردە وردە ئەمێنێت ئێمە نامانەوە وەکو زوو ببێ بەڵام ئەمانەوە فۆرمێک هەبێت کە کۆیان کاتەوە من بەڕاستی یعنی هەر وەکو پشگیریەک بۆ قسەکەیەوە شو بەڵام بە دیوێکی تریشا من هەستەکەم ئەوەیە بەشێکی خۆتزیینەوەی بەشێکی ئەو شەڕە گەورەیە نا پێم وایە جەژن من ماوەیەک بەڕاستی هەمان ئەو بیرکردنەوە بەس پێم وایە ئێستا گەرم و گرتر بڵێ چۆن مامۆستا جوانە ئێستا ساڵی چەندە 2023 1923 ساڵ باڵێن بۆ بابەتی زانستی زۆر نیە بگەڕێنەوە دواوە هەولێر شاری هەولێر بەقەت یەک گەڕێکی ئێسەی هەولێریش نەبووە واتە هەموو شارەکە تۆ با بڵێن لە هەولێر بژیت لە ساڵی 1923 بەیانی تانی وەڕۆ هەموو هەولێرەکەی هەر هەڵی هەموو شار گەڕام جوانە بۆ تۆ ناڵێک بیزماڵ گەڕا هەموو شار چکە هەمووی شارەکە ئێستا بڕۆ هەموو شاری هەولێر بگەڕێ بە 2 ساڵتەوێ کەواتە حاڵەتەکە پێم وایە بەیانی ئێستا زیاتر خەڵکە بینین بۆ نمونە گوندەکەی ئێمە جاران 20 ماڵ بۆ چون هەموومان نەکرد ئێستا بن بەلاریکەمە 200 ماڵیژە بینم بەڵام پێم وایە جاران هەموو گوندم کردووە ئەو هەمووە بووە بە ئەوەی کە وەکوجا هەستەکە ماوە سعباز هەر ئێستا خۆشە دیراسە بکەی ڕەنگە هەر لەم جەژنا زۆرتر خەڵکت بینی بێت تا جەژنێکی ساڵی کۆمنتی من ئەوەیە من نامەوێت هەموو شار بکەی بەس هیچ هەموو خزمەکانت وەڵام من هەر قایمەم داناوە مەسەلەن بۆ نمونە کەیتەوە یەکەم جار مەسەن بۆ نمونە ئیتر تۆ خێزانەکە دەبین ئەگەر دایکتەوێ دایک لەوەژە لەم قایمەم داناوە لە پێشەوە دایکم یا خێزانەکەم کوڕێک ئاگە من جارێکە ئەوە کێشێکی ترە ئەمە پەیوەندی بە منەوە نییە تۆ جارێکە ئەوە دوایی مەسەلەن ئەوە دراوسەکانت هەیە ئەگەر زوو زیاتر هەستن لەخەوە ئەو دراوسیانی پاشان کەسی دەرەجەیەک هەیە کەسی دەرەجە دوو هەیە کەس هاوڕێ هەیە هاوپیشە هەیە ئەمڕۆ گونجاوە بۆ هاوپیشەکان ئەمڕۆ چوارم ڕۆژی جەژن گونجاوە تۆ هاوپیشەیەکتە هاوڕێیەکتە ینی ئەمانەش وەفان بریتێ لە دەربڕینی وەفا ینی تۆ بەلایانی کەمەوە من قەناعەتم وایە ئەگەر کەسێک لەم جەژنەیە 50 نقلی کۆن نەکرد بێتەوە کەواتە کاسێکی کۆمەڵاتی نییە مەبەزم عجاریوان نقلەکانە بژێری بزانی چەند مەسەلەن بۆ نمونە کاکە 50 ناسی کاکە 30 20 باس معقول نییە تۆ هەر لە دەرەوە نەچیتە لە ماڵەوە نەچیتە دەرەوە کێشەکە لێرەیە کە تۆ ینی چوارچێوەی بیرکردنەوەت سواغ درابێت یعنی ئەم ئەوەیە جنا من لەوە تێگەم ئێستا گۆڕانکاریەکە بووە مەسەلەن ئەو شێوەیەوە ناتوانانی وەکو زووبی بەڵام تۆ ئەتوانی چەند ماڵێکی دەوروبەر و کوڕەکە 20 کەس 10 کەس بەلانی کەمەوە مامۆستا بەتەکەمە بەرەو کۆتایی ڕۆژ کاتمان نەماوە گەشتێکت مابێ بە کورتی بۆی کە وەڵڵاهی ئەوەی کە بەلای منەوە گرنگە ئێمە خودی خۆمان یعنی هەر بۆ خێزانەکانی خۆمان جەژن ساز بکەین بۆ خۆشکردنی دڵی مناڵەکانمان و هاوسەرەکانمان ئەنج دڵی خەڵک
ئەوە زۆر مهمە و بەخۆشمان ینی لەگەڵ خودی خۆمان قسە بکەین و پەیوەندی خۆمان لەگەڵ خێزانەکانمانە چاکەین بە پلەی یەکەم بەداخەوە ینی زۆر جارێ ماوەی مزامەلە بۆ خەڵکەکەین بۆ خۆمان ناگەین ینی کاڵین میوانێک لە جەرە زیات ئەوەی خۆمان بۆوانەوە دەکەین بەڵام ئەوەنە دڵی و تەنانەت گردن نازایی و جەژنە پیرۆزش لە هاوسەرەکانی خۆمان ناکەین کە لە 24 ساعت بەردەوام لەگەڵیان نین ینی لە خودی خۆمان و دەست پێ بکەین ئەنج بۆ دراوسێ ئەنج بۆ کەسوکار و چاوماچەکەم مامۆستا زۆر شیرین و ئێوە بەڕێزن هەر شیرین منێوەش